سڵاوتان لەبێت بەڕێزان محەممەد تایرم گەشتی هەواڵەکانتان پێشکەشەکەم سەرەتاش سەردێڕەکان. کۆمیسیۆن ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڵاو دەکاتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە 5 پارێزگا دەنگی بەدەستێناوە و کاندیدی سەرکەوتوشی هەیە. لە ئەنجامی شەپۆ لە بارانبارینەکەی چەند ڕۆژی ڕابردوودا لە کەرکووک 11.4 میلیم بارانباریوە و کەشناسیش پێشبینی دەکات ڕێژەی بارانی ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار زیاتر بێت. لیژنەی لابردنی زیادەڕۆیەکان لەسەر ڕاستپاردەی پارێزگاری کەرکووک لە کارەکانی بۆ پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاوی شارەکە بەردەوامە و ئیدارەی پارێزگاکەش لە پلانیدایە لە داهاتوودا سەرجەم ڕێڕەوەکانی ئاو بکرێنە ئاوەڕۆی سندوقی. ڕێوشێنی دابشکردنی موچەی مانگی نوێی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەست پێ دەکات و سەرۆکوەزیرانی عێراقیش لە کوردستانەوە دەڵێت هەنگاوی گەورەمان لەگەڵ هەرێمی کوردستان بڕیوە و لێک تێگەیشتنی باش لە نێوانماندا هەیە. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا مەهەپا ئامادەیی خۆی دەردەبڕێت بۆ سەرکەوتنی پرۆسەی ئاشتی بچێت بۆ ئیمڕاڵی و چاوی بە عەبدوڵڵا ئۆجەلان بکەوێت. کۆمیسیۆن ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ڕاگەیاند و بەپێی ئەنجامەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە 5 پارێزگای عێراق دەنگی هێناوە و کاندیدی سەرکەوتووی هەیە. یەشەتی کە بە لیستی ژمارە 222 بەشداری هەڵبژاردنەکەی کردووە لە بازنەی سلێمانی 241,143 دەنگی بەدەستهێناوە. هەروەها لە بازنەی هەولێریش 97,411 دەنگی بەدەستهێناوە. هاوکات لە بازنەی کەرکووک یەکێتی 178,845 دەنگی بەدەستهێناوە و یەکەمی پارێزگاکەیە. لە بازنەی نینەواش یەکێتی لە چوارچێوەی هاوپەیمانێتی خەڵکی نینەوە بە ژمارە 281 بەشداری هەڵبژاردنەکەی کرد و 56,420 دەنگی بەدەستهێناوە و بازنەی بەغدادیش یەکێتی کاندیدێکی لە نێولیستی ئاوەدانکردنەوە و گەشەپێداندا هەبوو 4,708 دەنگی بەدەستهێنا و سەرکەوت. قوبا تاڵبانی جێگری سەرۆکوەزیران بەجیا لەگەڵ هەریەک لە عیرفان سدیق باڵیۆزی بەریتانیا و نیکۆلۆ ڤۆنتانا باڵیۆزی ئیتالیا و محەممەد حەسان نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق کۆبووەوە. لە هەر سێ کۆبوونەوەکەدا لە هەولێر تاوتوێی دۆخی عێراق لە دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا. جێگری سەرۆکوەزیران بەڕێوەچوونی سەرکەوتوانەی هەڵبژاردنەکانی با دەستکەوتێکی گەورە بۆ خەڵکی عێراق وەسف کرد و هیوای خواست بە پێی ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە حکوومەتێک پێک بهێنرێت کە لە ئاست داواکاریەکانی هاوڵاتیانی عێراقدا بێت و مافەکانی هەموو پێکاتەکان تیایدا پارێزراو بێت. قوبا تاڵبانی جەختیشی کردەوە کە پێویستە ئەولەویەتی هەردوو حکوومەتی داهاتووی عێراق و هەرێم چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بێت بە پێی دەستور و ڕایگەیاند چارەسەرکردنی کێشەکان دەرگا دەکاتەوە بەرەو عێراقێکی سەقامگیرتر و هەنگاونان بەرەو گەشەپێدانی ئابووری و باشترکردنی دۆخی خزمەتگوزاریەکان. سەبارەت بە چۆنیەتی بەشداریکردنی لایەنە کوردستانەکان لە حکوومەتی داهاتووی عێراقدا جێگری سەرۆکوەزیران بە پێویستی زانی لایەنە کوردستانەکان لە ڕێی گفتوگۆی بنیادنەرانەوە لەسەر بەرنامە و پلانی هاوبەش ڕێک بکەون و با یەکڕیزیەوە لەگەڵ لایەنە عێراقیەکان بکەونە دانوستانەوە بۆ ئەوەی باشتر بتوانن داکۆچی لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەن.
هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ڕاگەیاند بەپێی ئەنجامی کۆمسیۆن یەکێتی لە سەرتاسەری عێراقدا 624,879 دەنگی بەدەستهێناوە واتە دەنگی یەکێتی بەراورد بە هەڵبژاردننی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق 268,566 دەنگ زیادی کردووە هەر بەپێی ئەنجامی بڵاوکراوی کۆمسیۆن لەسەر ئاستی پارێزگاکان یەکێتی لە کەرکووک و سلێمانی یەکەمە لە کەرکووک 178,845 دەنگ و لە سلێمانیش 241,143 دەنگی بەدەستهێناوە بە کۆی گشتی یەکێتی 18 کاندیدی بۆ پەرلەمانی عێراق سەرکەوتوون لە سلێمانی 8 کاندیدی سەرکەوتووی یەکێتی هەن ئەکرەم ساڵح غەفور کاندیدی ژمارە 29 لیستی 222 یەکێتی لە بازنەی سلێمانی توانیوێتی 34,996 دەنگ بەدەست بهێنێت دوای ئەو ئاوات محەممەد غەفور کاندیدی ژمارە 2 لیستی 222 یەکێتی 19,812 دەنگی بەدەست هێناوە پاشان ڕێکەوت حەما ڕەشید سەرۆکی لیستی 222 یەکێتی لە سلێمانی 19,354 دەنگی بەدەستهێناوە دوای ئەویش کە کورسی چوارەمی یەکێتی بۆ ڕامێر حەیدەر کاندیدی ژمارە 35 با بەدەستهێنانی 15,319 دەنگ کورسی پێنجەمی یەکێتی بۆ ئاسۆس عەلی کاندیدی ژمارە 15 یەکێتیە و 10,063 دەنگی بەدەستهێناوە پۆڵا معروف کە ناسراوە بە پۆڵەی شەهید سیروان دێرەشەی کاندیدی ژمارە 31 یەکێتیش 8,906 دەنگی بەدەستهێناوە هەروەها دکتۆر بڕیار ڕەشید شەریف کە کاندیدی ژمارە 26 لیستی یەکێتی بوو لە سلێمانی 8,842 دەنگی بەدەستهێناوە جارێکی دیکە بۆتەوە نوێنەری شارەکە لە پەرلەمانی عێراق هاوشێوەی دکتۆر بڕیار سروە محەممەدش کاندیدی ژمارە 32 لیستی یەکێتی 6,940 دەنگی بەدەستهێناوە بۆ خولێکی دیکە بۆتەوە بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاندیدا دەرچەکانی یەکێتیش لە کەرکووک چوارن لە سەروی هەمویانەوە ڕێبوارتەها سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 بۆ لە بازنەی کەرکووکتوانی با 96,068 دەنگ لەسەر ئاستی عێراق زۆرترین دەنگ بەدەست بهێنێت دوای ئەو براکۆ شێرکۆ فاتح کاندیدی 22 یەکێتی کە کوڕی شەهید لیوا شێرکۆیە با بەدەستهێنانی 11,033 دەنگ کورسی دووەمی یەکێتی لە کەرکووک بردەوە پاشان مازن غەریب عەبدوڕەحمان کاندیدی ژمارە حوتی یەکێتی 10,033 دەنگی بەدەستهێناوە و هەروەها کۆتا کورسی یەکێتی لە کەرکووک بۆ دیلان غەفور ساڵح کاندیدی ژمارە 8 یەکێتی بوو بە 6,865 دەنگ لە پارێزگای هەولێرش یەکێتی 3 کورسی بەدەست هێناوە لە هەولێر هەرێم کەمال ئاغا سەرۆکی لیستی 222 یەکێتی 19,922 دەنگی بەدەست هێناوە دوای ئەو ئەمیر زەید عومەر خزر کاندیدی ژمارە 8 یەکێتی 17,711 دەنگی بەدەست هێنا و یەکێکە لە کاندیدە سەرکەوتوەکانی یەکێتی دواتر چنار حاجی ڕەسوڵ کاندیدی ژمارە 21 یەکێتی لە بازنەی هەولێر بە 2,933 دەنگ کورسێکی پەرلەمانی بەدەستهێناوە لە بازنەی دەینەوەش یەکێتی 2 کورسی بەدەست هێناوە کورسی کاندیدە سەرکەوتوەکانی یەکێتی لە چوارچێوەی لیستی ئیتیحاد الئەهل نینەوادا بوو ئەحلام ڕەمەزان کاندیدی ژمارە 4 لیستەکە با 5,973 دەنگ و هەروەها بەسمان سەموو نافخۆش کاندیدی ژمارە 9 ئیتیحاد الئەهل نینەوە 4,344 دەنگیان بەدەستهێنا و دەچنە پەرلەمانی عێراق لە بەغدادیش کاندیدێکی یەکێتی سەرکەوتوو بووە و هەروەها کە دەبێتە نوێنەری کوردانی پارێزگاکە کاویش دکتۆر ئایاد ئەدهەم حوسێن لە چوارچێوەی لیستی ئاوادانکردنەوە گەشەپێداندا بە ژمارە 89 بەشداری کردوبوو توانی 4,708 دەنگ بەدەست بهێنێت
لە یەکەم شەپۆلی بارانی ئەم ساڵدا لە پارێزگای کەرکووک 11.4 ملیم بارانباری وە بە پێی پێشبینیەکانی دەستەی کەشناسی گشتی لە سەرەتای مانگی داهاتووەوە. شەپۆلێکی دیکەی بارانبارین ڕوو لە کەرکووک و ناوچەکە دەکات. بەڕێوەبەری کەشناسی کەرکووکیش دەڵێت بە پێی ئەو پێشبینیانەی پشتبەستن بە داتاکان لەلایەن دەستەی کەشناسی عێراقەوە کراوە ئەگەری هەیە بەراورد بە ساڵی پار ئەم ساڵ ڕێژەیەکی زیاتری باران ببارێت. كمية الأمطار اللي سقطت خلال الأيام الماضية في محافظة كركوك تا ئێستا لە پارێزگای کەرکووک 11.4 ملیم باران باریوە و بە پێی پێشبینیەکان لە کۆتایی ئەم مانگەدا شەپۆلێکی دیکەی بارانبارین ڕوو لە ناوچەکە و کەرکووک دەکات و ئاواتەخوازین ببێتە بارانی خێر و بەرەکەت. سەبارەت بە کەش و هەوا و بە دیاریکراوی ڕێژەی بارانبارین لە قەزای خانەقی نەچمەلای پەیامنێرمان سەرکەوت ئەحمەد. سەرکەوت دەم کاتت باش لە کەرکووک بارانێکی تا ڕادەیەک باش باری چه حاڵایان لە خانەقین چی ئەگوزارێت چۆنە کەش و هەوا بارانباری؟ بەڵێ محەممەد دەم کاتی تۆ تەواوی بینەرانی کەناڵی کەرکووک باشتر هەڵبەتە وەکو خۆتە نەزان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری قەزای خانەقین ڕێژێکی باش بارانبارین ئەم ساڵ کە یەکەم شەپۆل بوو لە سنوورەکە دەباری خۆشبەختانە زیاتر لە 26 ملیم و 0.6 ملیم باران لە سنووری خانەقین تا ئێستا لەم ساڵ دەباریوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا یان لە دوو ڕۆژی ڕابردوودا جوتیارانی سنوورەکە بە خۆشحاڵیەوە دەستیان بە کێڵانی زەوی کشتوکاڵەکانیان کردووە و جوتیارانی ئومێدی ئەوانەیە ئەم ساڵ ساڵێکی پڕ بارانەوی بێت بۆ جوتیاران چونکە بەپێی پێشبینیەکانی کەشەوە بەپێی شارەزایانی وتەی شارەزایانی کەشناسی باز لەوە دەکەن کە ئەم ساڵ بارانی باشە بێ بەتایبەت لە مانگی 12 و لە مانگەکانی دواتریشدا هەر بۆیە لە ئێستادا جوتیاران بە گوڕوتینەوە لەم ساڵدا دەستیان بە کێڵانی زەویەکانیان کردووە و ئەتوانم بڵێم ئەو ڕێژە بارانبارینەی هەرچەندە لەم ساڵ دەکەتەوەکو ئێستا 26 ملیم باری وە بە جۆرێک لە جۆرەکان بارانبارین تا ڕادەیەک دواکەوتنی بەخۆی بینیوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە بووە تەمایی ئەوەی کە جوتیاران بە خۆشحاڵی و ڕوو لە کێڵانی زەویەکانیان بکەن و بەپێ ئەو بە دەتوانێن من کردمە راپۆرتە ڕۆژنامەوانەکانمان جوتیاران زۆر خۆشحاڵن بۆ بارانە باریوە ئەوان دەڵێن هەرچەندە پاڵان نەیداوە بەڵام دەستیان بە کێڵانی زەویەکانیان کردووە چونکە ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان بارانی ئەم ساڵ ڕێژەی بارانباری وە لەگەڵ پارساڵ تەواوکو ئەم کاتە پارساڵ نزیکەی 65 ملیم و 0.5 ملیم باران لە سنوورەکەدا باریوە بەڵام ئەم ساڵ تەنها 26 ملیم و 0.6 باران باریوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەتوانە بڵم جوتیاران زۆر دڵیان بەمە خۆش بوو بۆیە هەرزوو دەستیان بە کێڵانی زەویەکانیان کرد و ئەم کێڵانی زەویشەوەواتە جووتکردن کە ئێستا دەستی پێکردوە ئەتوانە بڵێم ناوەکو نزیکەی مانگی یەک بەردەوامی ئەبێ بە تایبەتی ئەو جوتیارانەی کە زەویەکانیان دێمن و زەوی ئاویش هەلێسەوە لە ئێستاوە دەستی کردووە جوتیاران بە کێڵاندنی زەویەکانیان و من ئامارێکم وەرگردووە لە بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکەڵی خانەقین تاکاوەکو لە سنووری قەزای خانەقین و نەحەکانی دەوروبەری زیاتر لە 500,000 دۆنم زەوی ئاوی و دێممان هەیە کە خۆشبەختانە زیاتر لە 400,000 پێشبینیەکری ئەم ساڵ جوتیاران بە گەرم و جۆدای بچێنێن چونکە خۆتان نەزانن زەوی خانەقین و نەحەکانی دەوروبەری لەو جێگان کە بەپیتن و گونجاون بۆ چاندنی گەرم و جۆ لە سنوورەکەدا بۆیە وەکو ئەمەژەم پێکرد بەڵێ ئەم بارانە کاریگەری باشە بوو و بارانێکی باش بوو و هاوکاتیش هەر سەبارەت بە بارانبارین ئەتوانمەوە بڵێم لە ناو شاری خانەقین و نەحەکانی دەوروبەریش لەلایەن شارەوانەکانەوە ئامادەکاری باش کراوە بۆ ڕوبەرەبوونەوە هەر حاڵەتێکی نەخوازرا و گەڕدا بیرمانیش نەچێ لە سنووری خانەقین بەنداوی ئەڵوەنمانەیە کە ئەمەش خۆی بۆ خۆی کاریگەری باش دەبێت لەسەر کردانەوەی ئاو بۆ هەم کاری جوتیاری و هەم کاری با بڵێن ئەوی خواردنەوە بۆ قەزای خانەقین و لەگەڵ ئەوەشدا ڕووباری سیروان لە ئێستادا بژانەوەیکی باش و بەخۆی بینوە بۆ پێشبینی کرێ ئەم ساڵ بەپێی وتەی شارەزانی کەشناسی ساڵێکی پڕ لە باران بێت. بەڵێ محەممەد. بەڵێ سپاس بۆ سەرکەوت ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خانەقینەوە لەگەڵمان بوو.
بەڵێ بەڕزان هەر بارەی کەش و هەواوە کە لە هەفتەی ڕابردوو ڕێژەی بارانبارین بە شێوەیەک یاخود تا ڕاددەیەک بارانباری و خەڵک یاخود هاوڵاتیان خۆشحاڵی خۆیان دەربڕی بەوەی کە باران لە شاری کەرکووک دوای چاوەڕوانیەکی زۆر باری ئەمەش بە دیاریکراوی جوتیارانی سنوورەکەی دڵخۆش کرد کە لە دوای ئەوەی چاوەڕوانیەکی زۆر بارانباری لە ئێستادا هاوڵاتیان دڵیان خۆشە بەم بارانبارینە کە لە ئەوەی پێیان وایە باران دەبێتە هۆی ئەوەی کە خۆشبەختی بۆ تاکی مرۆڤەکان دەهێنێت ئەمەش خۆی لە خۆیدا بە دیوە ئاینیەکەی دەبێتە خێر و بەرەکەت بۆ هەموو تاکێکی کۆمەڵگا بۆیە بە هەموو شێوەیەک هاوڵاتیان خۆشحاڵی خۆیان دەرەبڕن بەوەی کە لە هەموو ساڵێکدا لە وەرزی زستاندا چاوەڕوانی باران دەکەن. بەردەوامین بەڕێزان بە پێی پێشبینیەکانی کەشناسی لە 48 سەعاتی داهاتوودا ئاسمان ساماڵ و پەڵە هەور دەبێت پلەکانی گەرماش بەرز دەبنەوە. بەڕێوەبەرەتی گشتی کەشناسی هەرێم پێشبینیەکانی بۆ ئەمڕۆ و سبەینێ بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەمڕۆ ئاسمان ساماڵ و پەڵە هەور دەبێت بەشێک لە ناوچە شاخاویەکان نیمچە هەور دەبێت. هاوکات پلەکانی گەرما بەرز دەبنەوە بەراورد بە تۆمارکردنی دوێنێ. ئاماژەی بەوەش کرد سبەینێ پلەکانی گەرما 1 بۆ 3 پلەی سیلیزی بەرز دەبێتەوە بەراورد بە تۆمارکراوەکانی ئەمڕۆ. بەرزترین پلەکانی گەرمای پێشبینی کراویش بە پلەی سیلیزی لە دەوروبەری 20 پلەی سیلیزیە. ماوەی چەند ڕۆژێکە جوتیارانی سنووری قەزای خانەقین و گەرمەسێر دەستیان با کێڵانی زەویە کشت و کاڵەکانیان کردووە. بە پێی پێشبینی شارەزایانی بوارەکەش چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ ڕێژەی بارانبارین بەراورد بە پار زیاتر بێت. بەڵام جوتیاران نیگەرانن لەوەی حکوومەت وەکو پێویست هاوکاریان ناکات. دوای ئەو شەپۆلە بارانبارینەی کە ناوچەکەی گرتەوە ماوەی چەند ڕۆژێکە جوتیارانی سنوورەکە بە ئومێدەوە دەستیان بە کێڵانی زەویە کشت و کاڵەکانیان کردووە. جوتیارانیش داواکارن لە حکوومەت هاوکاریان بکات لە پێدانی کودی کیمیایی و بنەتۆ و گاز چونکە لە ئێستادا بە نرخێکی زۆر لە بازاردا دەیکردنەوە. بارانێک باریە بەس پەڵەیش هەرچەند پەڵەیش نییە بەس چاکە بۆ ئێمە چاکە تۆ شتەکانمان دەچێنین ئیشەڵا بەس حکومەت هاوکاریەکمان بکە بۆ وەرگرتنی ئەو بنەتۆ و شتانە. خۆتەزانی هەموو شتێک گرانە، کیمیای پارەیە، ئیجار ئەرزە هەر پارەیە، ئەی گەنمەکە بە پارەی سێنین بەس حکومەت هاوکاریەکمان بکە ئیشەڵا لێمان وەرگرێت. ئیشەڵا ئێمە بەمێدی خوای گەورەی چێنین، خوای گەورە ڕەحمکە ڕەحمەتەکەی بارێنێ بۆ هەمووان. بە سێ ڕۆژ لە دەستمان پێ کردە و بە پەنای خوای گەورەوە ئەوەی سەر خەریکی تۆمین و لەخوا دەبێ ساڵێ خۆشە و ساڵێ باراناوی و گلت یەکات 750 دینارەوە وڵا کیمیایی 2 ملیۆن و 350 و گەرم حەرزانە باشە گەرم 500 و 550 و 600 و گەرم جوان. بەڕێوەبەری کشتوکاڵی خانەقین دەڵێت بۆ ئەم ساڵ گەنمی بنەتۆی باوەڕپێکراو بە نرخی پاڵپشتی کراو بەسەر جوتیارانی سنوورەکەدا دابش کراوە، بە تایبەتیش ئەو جوتیارانەی کە خاوەنی زەوی بەراون. ئەم ساڵ بەپێی ئەوەی کە کەشناسی بڵاوی کردوێتەوە ئەم ساڵ تا ڕادەیەک باشترە بێ و تەڕە ساڵە بێ ئەوەش عەلم لای خوایە پەنا بەخوای ئینشاءڵڵا ئەم ساڵ جوتیارەکان قەرەبوو ئەکرێنەوە قەرەبووی زیانەکانیان ئەکەنەوە بە ئەم ساڵی ئینشاءڵڵا. و هەروەها ئێمە وەکو کشتوکاڵ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی گەرمیانەوە توانرا بنەتۆ بۆ جوتیارەکانی سنووری گەرمیان بە تایبەتی خانەقین دابین بکرێت لەبەر ئەوەی سنووری خانەقین زۆربەی هەرە زۆری زەویەکانی بەراوە و مەرەشەیەکی زۆریش لە سنوورەکەمانە و ئەو گەنمەش بنەتۆیش کە درا زیاتر بۆ ئەوانە بوو کە بەراویان هەیە یان مەرەشیان هەیە. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی خانەقین لە سنوورەکەدا زیاتر لە 500,000 دووەنم زەوی کشتوکاڵی ئاوی و دێم هەیە
کە ساڵانە 80% ئەو زەویانە بەگەنم دادەچێنرێت. سەرکەوت ئەحمەد، کەناڵی کەرکووک، خانەقین. بەڵێ بەرزان هەر سەبارەت با ڕێژەی بارانبارین لە شاری کەرکووک با شێوەیەکی ڕاستەوخۆ نالی ئیرشاد وەرەگرم نالی ئەم کاتت باش ڕێژەی بارانبارین لە چەند ڕۆژی ڕابردوو وەک لە هەواڵەکەی ئاماژەمان پێکرد بەو شێوازە بوو. لە ئێستادا چ زانیاریەکی تر لە سەرکەش و هەوا و بە دیاریکراوی بارانی دیکە هەیە؟ محەممەد سڵاوت لێبێت بارانبارین بە پێی پێشبینیەکانی کەشناسی و شارەزایانی کەشناسی بێت هەتاکو کۆتایی ئەم مانگە یاخود سەرەتای مانگی داهاتوو شەپۆلێکی دیکەی بارانبارین بەڕێوە نییە، بەڵام وەکۆی پێشبینیەکانی کەشناسی هەیە یاخود شارەزانی کەشناسی پێشبینیان کردووە لە سەرەتای مانگی داهاتوو یاخود کۆتایی ئەم مانگە شەپۆلێکی بەهێزی بارانبارین هەموو عێراق بە تایبەتی هەرێمی کوردستان و کەرکووکیش ئەگرێتەوە. بۆ ئەم بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو پەیوەندیم بە بەشێک لە جوتیارانی سنووری کەرکووکەوە کرد. ئەم بارانەی چەند ڕۆژی ڕابردوو دڵخۆشکەر نەبوون بۆ ئەوان چونکە وەکو قسەیەکی خۆیان لێ پەڵەی نەداوە هێشتا. وەکو جوتیارێک بە منی وتی هێشتا دوو قاتی ئەم بارانەی کە چەند ڕۆژی ڕابردوو باری پێویستمانە بۆی تا پەڵە بدا. لە کەرکووک 11.5 ملیم باران باریوە لە چەند ڕۆژی ڕابردوو، نزیکەی 25 ملیمیان پێویستە بۆی پەڵە بدا، بەڵام بەمەرجێک بارانەکە بە شێوەیەک بێت لەسەرخۆ بێ واتە زۆر بەهێز نەبێ ولا بە 18 سەعات بەردەوام باران بارێ اینجا ئەو بارانەشە سەرخۆ بێ اینجا بە پەڵادا بەو شێوەی کە باسەکرێت. لەگەڵ شارەزایەکی کەشناسیشا قسەم کرد کەمێک بەر لە ئێستا ینی پێشبینەکانی کەشناسی و ئەو شارەزایانی کەشناسی کە بەوە بەردەوام چاودێری دەکەن. بۆ ئەم ساڵ مەترسی لەسەر وشکە ساڵی نییە، بەبیرمان دێ ینی ساڵی 2023 کە وشکە ساڵی دروست بوو، بەڵام ساڵی داهاتوو بە هەمان شێوەی ئەم ساڵ باران دوا کەوت، بەڵام ئەوە بوو دواتر بە ڕێژەیەکی باش باری. ساڵی 2023 ڕێژەی بارانبارین کە بە شێوەیەکی بەرچاو بوو لە وەرزی بەهاردا بوو کە ئەمەش سوودی نەبۆ کشتتوکاڵ هەبوو نەبۆ با بڵێن بۆ زەوی هەبوو کە لە وەرزی بەهاردا باران بە شێوەیەکی بەهێز دەباری کەمەش زیانی بە کشتتوکاڵ دەگەیان نەک سوودی پێ بگەێنێ. بەڵام بۆ ئەم ساڵ شارەزایانی کەشناسی پێشبینیەکەن لە مانگی 12 لە سەرەتای مانگی 12ەوە بارانبارین دەست پێ بکات هەتاکو مانگی یەکیش یعنی بارانبارین بە شێوەیەکی باش ببارێ و لەسەر خۆش ببارێت ئەو بەو شێوەیە نەبێت کە زەرەر و زیان بە کشتتوکاڵ و زەوی بگەێنێت لەسەر خۆ بێت. بۆم جاری کە بێتەوە کەواکو شارەزایان پێشبینیەکەن لە سەرەتای مانگی داهاتوو پێویستیان بەوەیە نزیکەی 15 ملیم بارانی دیکە ببارێت کە بە شێوەیەک بێت لەسەر خۆ بێت تاکو پەڵە بدا. زانیاریەکانی یاخود پێشبینیەکانی کەشناسی بەو جۆرە بوون کە لە دوو هەفتەی ڕابردووش یان پێشبینیان کردبوو لە چەند ڕۆژی ڕابردوو بارانە بارێ و ئێستاش پێشبینیەکەن لە بەدرێژایی ئەم 12 ڕۆژەی ماوە بۆ مانگی نوێ شەپۆلی دیکەی بارانبارین بەڕێوە نابێت وەکەوەی کە خۆیان لێ تەنها لە مانگی 12 بەڕێوە چێ. یەک بابەتێک کە بوو کە گوایە جوتیارانی کورد یاخود جوتیارانی کەرکووک زەویەکانیان نەیکێڵاوە تاکو ئێستا. من پرسیارم لەوان کرد ینی بەشێکیان لەگەڵ بەشێکیان قسەم کرد هۆکاری ئەوەی کە تاکو ئێستا زەویەکانیان نەیکێڵاوە ترسیان نییە لە نەبوونی باران، ترسیان نییە لە وشکێ ساڵی ترسیان نییە، تەنها چەند هۆکارێکی دیکەی هەیە تاکو ئێستا زەویەکانیان نەیکێڵاوە ئەویش ئەو هۆکارانەیە یاخود ئەو ترسانەی کە چەند ساڵی ڕابردووشە ڕوبەڕوویان بۆتەوە وەکو لە وەردەگرتنی دانەوێڵەکانیان یاخود لە نەبوونی مەوادی کیمیایی بۆەوەی کە زەویەکانیان بکەڵن. بۆیە تاکو ئێستا کە زەویەکانی جوتیاران نەکەڵاوە ترس نییە لە نەبوونی باران بەڵکو هۆکارەکانی دیکەیە. بۆیە ئەم ساڵ وەکو شارەزایانی کەشناسیش ئاماژە پێکەن وشکە ساڵی دوورە بێت لە عێراق، بارانێکی باشە بارە لە مانگی 12 بە تایبەتی لە سەرەتای مانگی 12 وەکو پێشبینیان کردبوو. محەممەد ئەمە زانیاریەکانی بارانبارین بوو لە مانگی 12 کە ڕوو لە عێراق دەکات. بەڵێ نالی ئیرشاد سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت، زانیاریەکانت لە سەر کەشوهەوا لە کەرکووک پێوتین. بەڵێ بەرزان هەر لە سەر کەش و هەوا دەچمە شنگال و ناسر جەلال وەرەگرم. ناسر ئەم کاتت باش زانیاریەکان لای تۆچین لە شنگال ڕێژەی بارانبارین چەندە؟ بەڵێ کاک محەممەد ئێوار باش. کاک محەممەد
پێشیا گۆم بەحسێ کەش و هەوا بکەین ئەس دخوازم ئاماژە بە یەک خاڵێ بکەم ئەف جادا ئەس لەسەر و پشت من دیار جادەیەکاش کارکەفتی بوو بەریا ساڵەکەیە جادەیەک بوو هاتن و چوون تێرە نەتهات بژن بۆ خەلکێ بۆ بژن بۆ سیارە بۆ هەر کەسێکی زەحمەتی چێتکردن لێ پشتی ما وەک کەناڵ کەرکووک دەنگی خەلکێ گەهاندی لاانێن پەیوەندیدار ئەف جادا بژن بە شێوازەکی باش هاتە چێکردن ڕەسیف شارە الگەل ئاڤرۆ یان بژن گەل مەجاری هاتە چێکردن بەریا ساڵەکەیە خەلک ئی ساڵت ترسا خەلکێ کۆمەڵگەها خانە سۆرێ گوتن ئەگەر زستان هات و بارانێن قەوی یان لەهێن قەوی هاتن ئەم دێ چاواکین لێمەوە کەناڵ کەرکووک دەنگێوان گەهاند لاانێن پەیوەندیدار و هەرنوها شارع چێکریە و ئەف پرۆژە بکوژمێ ملیارێک و 800 ملیۆن دیناران هاتە چێکردن ژلای حکوومەتێ بۆ ژلای باژێربانیە ناحیا سنوونێڤە و کەتە کاریدا بێنە سەر بابەتێ کەش و هەوا شنگالێ لە هەموو دەڤەرێن عراقێ باران دبارێ و بەفر دبارێ بڕاستیژی ئەگەر بێژن ئەو ژی دەستی حکوومەتێ دەبا دامبێژن شنگالێرە تشتێک نەگرینە لێ باران و بەفر و هەر تشتێکی بێژن ئازمانی دەبێت تشتێکی خوازایە لە سێ ڕۆژێن بۆریدا پێلەکە تۆزبارینێ شنگال بخەڤە گرت بوو پشتی وێ پێلا تۆزبارینێ بە ڕۆژەکێ یەکەم باران ئەف ساڵدا لە شنگالێ هات ئەوژی بۆ ماوەی 20 تا 24 دەم ژمێران بەردەوام بوو وتان و هەژی ئەو بووە ئاخر باران بڕاستی ئیرۆ لە شنگالێ و تایبەت لە ئەفجێ گۆملێ ئەبرۆژ پلا گەرمێ بژن 22 پلێن سلیزی بوون و هەرنوها دوێ خۆلەکە ئەم تێدا پلا گەرمێ بژن 15 ژێ سەدەیە لەوێ هەفتەیەدا لە گۆری گۆتنا کەش و هەوا نزمترین پلا بڕۆژێ 23 پلێن سلیزینە و بشەوێ نزمترین پلا 10 پلێن سلیزینە هەروسا دوێ هەفتەیەدا بلندترین پلا بڕۆژێ دەگەیتە 24 تا 25 پلێن سلیزی هەروسا نزمترین پلا دەگەیتە 11 تا 12 پلێن سلیزی بشەوێ vêyekê bêjin tirsek di dilê cotiyarên şingalê de çêkiriye ji ber divê hefteyê jî de bi gotina keş û hewa baran li şingalê nayê beşeka wan cotiyaran zeviyên xwe bûstanên xwe çandîne ditirsin eger baran nehat ked û teba wan ya ev sala پوچ و بەلاش بچە نزیک 350 تا 400 دۆنمێن عەردێ لە ناحیا سنوونێ هاتینە چاندن بژن ئەگەر باران نەیە ئەو دۆنمێن عەردی دێ پوچ و بەلاش ئەو تشتێک گۆل ناودە هاتیە چاندن وێ پوچ و بەلاشن ما بەریام دەرباسی vê live بن ما پەیوەندی بێ باژێربانیا ناحیا سنوونێ کریە و ما پەیوەندی بێ باژێربانیا شنگالێژی کریە هەر گاڤەکە بارانبارینەکە قەویان لەهیەکە قەوی لە شنگالەیان ژی لە بژن دەڤەرێن سەر بناحیا سنوونێڤە بهێ تیمێن وان دە ئامادە باشێ دەینە هەر جیهەکی گۆ بهێتە گرتن ئەو دێ تیمێن خوا ئەڤرێکنە سەر وی جیهی و دێرێکێ لە هەمبەر خەڵکێ بکن ئەف زانیاری لایمە بوون هەر پرسیارەکە دی هەبێ ئامادەمە بەڵێ سپاس بۆ ناسر جەلال کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شنگالە و لەگەڵمان بوو.
لیژنەی لابردنی زیادە ڕۆیەکانی کەرکووک لەسەر ڕاستپاردەی ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک لە کارەکانی بۆ پاکردنەوەی ڕێڕەوەکانی ئاو لە گەڕەکەکانی شارەکە بەردەوامە. لیژنەکە لە پلانیدایە لە داهاتوودا هەموو ڕێڕەوەکانی ئاو بکرێن بە ئاوەڕووی سندوقی لە پێناو نەهێشتنی مەترسی لەسەر هاوڵاتیان لە وەرزی زستاندا. قەتەن ئێمە وەکو بەرێوبەراتی ئاوەڕۆی کەرکووک پێش چەند ڕۆژێک پێشەوەی باران ببارێت ئامۆژگاریەکمان بڵاو کردەوە و تەنبیهێکمان بڵاو کردەوە کە ئەم ماڵانە کاتی باران و بارانێکی بەخوڕ ببارێت معڕەزە بێت بۆ ئیلافاو دروست بێت و زیانیان بەرکەوێ ئەمانی ئەو ماڵانی کە دروست کراوە لەسەر ئەم چەمە و لە تەجاوز کراوەتە سەر چەمەکان. طبعا ئەم چەمانە هەمووی ئەگەر لە پەنجعەلی بێ، ئەگەر لە شۆراو بێ، ئەگەر لە سەیادە بێ، ئەو مەنتیقانەی دەوروبەری سەنتەری کەرکووک هەمووی چەمە و زۆربەی چەمەکان تەجاوز کراوەتە سەری. ئەمە بەحەقەت دەبێتە کێشە بۆ هاوڵاتی. ئەوە بۆ ئێمە چەندین جار ئەم پێشنیارەمان تەقدیم کرد کە بێت ئەم تەجاوزانە لا بدرێت. خۆشبەختانە لە ژنەیەک دانرا و ئێستا ئێمەوە ئیشەکەین و لە پێش چاوتانە ئیشەکە بەردەوام بەبێ ئینشاءڵڵا. پلانێکمان هەیە، پلانەکەمان ڕەفع کردو بۆ وزارەی خۆمان، وزارەتی ئیسکان و ئەعمار، بۆ ئەوەی سندوقی دروست بکرێت لەم گەڕەکانە. سندوقەکە طبعاً بۆ ئاوی بارانە، ئاوی باران کۆ بکاتەوە و تەصریفی بکات بە شێوەیەکی جوان. ئەو سندوقیە بڕی پارەی 47 ملیارە تقریباً وەکو قۆناغی یەکەم. ئینشاءڵڵا ئێمە بە دوواداچوونی بۆکەین لەگەڵ وزارەیە بۆ جێبەجێکردن. بەڕاستی بێمە ساڵانێکی زۆرە داوەلانی پەیوەندیارەکان دەگەینکەوە کێشەی ئەم چەمەمان بۆ چارەسەرکەن، چکە کاتێ زستانان دێ لافایەکی زۆر دەبێت بە حکمی ئەوەی ئێستا پڕۆ بووە، بەڵام خۆشبەختانە لایانی پەیوەندا وەکو شارەوانی وەکو سەرچاو ئاوەکان مەجای دەستیان کردووە بە هەڵمەتی پاکردنەوە و ئەو ئاستەنگی و بربەستانیان لاداوە کە لەسەر ئەم چەمێ بۆی ئاراستەی ئاوەکە کە هات و باران باری ڕێکە بکرێتەوە لافاو دروست نەبێت. ئێمە بە چاوازێک گشتی پشتی منەوەگە دیار بێ کابینە تۆسوکە دوو قوتابخانەی لێ کە ئەو زۆر زستانان لافاو دروستە بێ ئەبێتە هۆکاری مەترسی بۆ سەر خوێنکاران و هەروە هاوڵاتیان کە لەسەر ئەو پردانە ئەپەڕنەوە. بۆیە ئێمە داواکاریەکەمانەوەیەکەوە ئەم بەکارە بەردەوام بێ. کارێکی زۆر باشە، نانی ئەم جارەوە چەند ساڵە تقریبا لە 2004 و 5 پاکەوە نەکراوەم چەمە. نانی دەستخۆشی لەم ئیدارەیەکەین بۆ کاک فەلاح و کاک ڕێبوارتەها دەستخۆشی لێکن بۆم کارە باشی بۆ لافاو و تشت بەخوا لافاو باتە ماڵ مناڵمانێکیشی بردە و جارە، یعنی زۆر دەستخۆشییان لێکەین. نوێنەری جوتیارانی کورد و تروکمانی کەرکووک کۆنگرێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و داواکار بوون پەلە بکرێت لە جێبەجێکردنی بڕیاری ژمارە 3 لە ساڵی 2025 کە تایبەتە بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیس قیادە سەورە و گەڕاندنەوەی زەویەکان بۆ خاوەنە ڕەسەنەکانیان. لە کۆنگرەکەدا جوتیارانی کورد و تروکمان داواکار بوون سەرۆکایەتی کۆمار و سەرۆک وەزیران بێنە سەرخەت بۆ بەدەنگەوە هاتنی بانگەوازەکەیان، چونکە چەندین ساڵە جوتیارانی کورد و تروکمان غەدریان لێکراوە و لەسەر زەویەکانیان ئاوارە بوونە. ئەم پێشەلکاری و دەستدرێژیانە بە ئاشکرا و بە ڕۆژی ڕووناک لەلایەن دام و دامەزراوەکانی دەوڵەتەوە دەکرێتە سەر زەویزاری جوتیارانی کورد و تورکمان بەهۆی ئامادەنەبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ پەسەندکردنی ڕەشنووسی ڕێنمایی جێبەجێکردنی یاسای ژمارە 3. هەر بۆیە ئێمەی جوتیارانی کورد و تورکمان خاوەن ڕەسەنی زەویەکان بەرپرسیارەتی ئەو دۆخە دەخەینە ئەستۆی سەرۆک وەزیرانی عێراق و هاوکات سەرجەم وەزیران و پەرلەمانتارانی کورد لەم دۆسیەدا بەرپرسیار دەزانین. داوا دەکەین 1. پەلە لە ڕێنمایی جێبەجێکردنی یاسای ژمارە 3 تایبەت بە گەڕانەوەی زەویزاری جوتیاران لەلایەن ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێت تاکو یاساکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. 2. ڕاگررتنی نوێکردنەوەی گرێبەستی کشتتوکاڵی عەرەبە هاوردەکان و هۆزە عەرەبیەکانی کەرکووک کە بە پێی بڕیارەکانی ڕژێمی بەعەس دەکرێت. 3. ئەنجومەنی دادوەری عێراق دادگاکانی کەرکووک ڕاست پێرێت بۆ ڕاگررتنی دابینی لە دۆسیەی زەویە کشتتوکاڵیەکان تاکو یاسای ژمارە 3 دەچێتە بواری جێبەجێکردنەوە. 4. پێکهێنانی لیژنەیەکی تایبەتمەند بۆ سەرپەرشتیکردنی گەڕاندنەوەی ماف بۆ خاوەن مافەکان و ڕێگریکردن لە سیاسەتی گۆڕینی دیموگرافیا.
سەرۆکۆزیرانی عێراق ڕایگەیاند هەنگاوی گەورەیان لەگەڵ هەرێمی کوردستان بڕیوە و لێکتێگەیشتنی باشیش لە نێوان هەردوولادا هەیە. محەممەد شیع سوودانی سەرۆکۆزیرانی عێراق لە پەراوێزی بەڕێوەچوونی شەشەمین کۆڕبەندی ئاشتی و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مێپس 2025 ڕایگەیاند. کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد سیاسی نین بەڵکو زیاتر هونەرین و پەیوەندیان بە یاسا و شرۆڤەکردنەوە هەیە. دەشڵێت جیاوازی لە نێوان هاوڵاتیان هەرێمی کوردستان و عێراق ناکەین. لەبارەی حکوومەتی نوێی عێراقەوە سوودانی ڕایگەیاند هیچ لایەنێک ناتوانێت بەتەنها بڕیار بدا و حکوومەت پێک بهێنێت. ناشتوانین وادەیەک دیاری بکەین بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق چونکە ئەم کارە کاتی پێویستە. لەبارەی پۆستی سەرۆکۆمار کە حەلبوسی داوای کردبوو ئەم جارە بدرێت بە پێکهاتەی سوننا سوودانی وتی ئەو نەریتێکی سیاسی لە دوای 2003 لە عێراق هەیە بۆ دابەشکردنی پۆستی سێ سەرۆکایەتێکە بەسەر کورد و سوننە و شیعەدا بەڕەچاوکردنی بەرژەوەندی هەموو گەلی عێراق بووە و ئێستا هیچ هۆکارێک نییە بۆ نەهێشتنی ئەو نەریتە. سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی کێشەکانی هەرێمی شەوە وتی تێگەیشتن لە نێوان هەرێم و بەغداد هەیە و کێشەکان سیاسی نین بەڵکو پەیوەستە بە یاسا و شرۆڤەکردن. وتیشی هەنگاوی گەورەمان بڕیوە لەبارەی پرۆسەی نەوت و بەجیانی هاوبەشی توانیومانە گفتوگۆی لەسەر بکەین و لە ڕێی چارەسەرکردنی ئەو کێشانە و توانیمان هەناردەکردنی نەوت دەست پێ بکەینەوە. چاوەڕان دەکرێت هەفتەی داهاتوو حکوومەتی عێراق موچەی مانگی نۆ بۆ هەرێمی کوردستان بنێرێت. لە کاتێکدا موچەخۆرانی عێراق موچەی مانگی 11 وەردەگرن بەڵام موچەخۆرانی هەرێم موچەی 2 مانگیان بە نادیاری ماوەتەوە. سەرچاوێک لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند چاوەڕوان دەکرێت تا کۆتایی ئەم هەفتەیە وەزارەتی دارایی بڕی 120 میلیارد دینار وەک داهاتی نانەوتی مانگی نۆ بۆ بەغدا بنێرێت. هەروەها وەزارەتی دارایی عێراقیش لە هەفتەی داهاتوودا موچەی مانگی نۆ بۆ هەرێم بنێرێت. لە هەفتەی داهاتووەوە دابەشکردنی موچەی مانگی 11 لە عێراق دەست پێ دەکات بەڵام هاوڵاتیان هەرێمی کوردستان چاوەڕوانی موچەی مانگی نۆ دەکەن. بەو پێیەش تا ئێستا موچەی 2 مانگی موچەخۆرانی هەرێم بە نادیاری ماوەتەوە. جگەل لە ناردنی بڕی 120 میلیارد دینار پێویستە حکوومەتی هەرێم حساباتی پێداچوونەوەی مانگی نۆ بۆ عێراق بنێرێت پاشان حکوومەتی عێراق موچە دەنێرێت. هەرچەندە محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و تەیف سامی وەزیری دارایی عێراق ئێستا لە هەرێمی کوردستانن و چاویان بە کاربەدەستانی حکوومەتی هەرێم کەوتووە بەڵام لەلایەن کاربەدەستانی حکوومەتی هەرێمەوە هیچ گفتوگۆیەک لەسەر ناردنی موچەی مانگی نۆ و مانگەکانی دیکە لە کۆبوونەوەکاندا نەکراوە. ساڵی ڕابردوو موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی مانگی 12یان فەوتا و هێشتا وەریان نەگرتووە بۆیە مەترسی ئەوە لە ئارادایە هەمان سیناریۆی ساڵی ڕابردوو بە خراپترەوە دووبارە ببێتەوە و موچەی 2 مانگیان بفەوتێت. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند سبەینەیە ڕۆژی چوارشەممە بڕی 120 میلیارد دیناری داهاتی نانەوتی دەدرێتە بەغدا. وەزارەتی دارایی لە ڕاگەنراوێکدا ئەوەی خستۆتە ڕوو ڕۆژی سێشەممە 18 تشرینی 2025 راپۆرتی تەرازووی پێداچوونەوەی مانگی ئەیلوول لە ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ کراوە. ئاماژە بەوەش کراوە ڕۆژی چوارشەممە بڕی 120 میلیارد دینار وەک پشکی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ مانگی ئەیلوول بە شێوەی کاش دەخرێتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم یاخود حکوومەتی فیدرالی لاڵقی هەولێری بانکی ناوەندی عێراق. بەپێی زانیاریەکان 48 میلیارد دینار لە داهاتی نانەوتی سلێمانی ئامادەیە و بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە بۆ هەولێر ڕەوانە دەکرێت. هەروەها بڕی 72 میلیارد دینار لە داهاتی نانەوتی هەولێر و دهۆک ئامادە دەکرێت. دوای دەرچوونی بڕیاری بە قەزابوونی ناحیەی ڕزگاری لە گەرمیان جەمال ساڵح قەیمقامی قەزای ڕزگاری ڕایگەیاند قوبا تاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەت هاوکاری کردوین و پاڵپشتی لێ نەبڕێوین و بەردەوام چاوی لە گەشە سەندنی قەزای ڕزگاریە. وتیشی تاوەکو ئێستا بە بڕی 5 میلیارد دینار پرۆژە و خزمەتگوزاری جیاجیای لە ڕزگاریدا جێبەجێ کردووە. باسی لەوەش کرد سەرجەم ئەو پرۆژانەی کە بڕیاریان لەسەر دراوە یەک لە دوای یەک دەچنە بواری جێبەجێکردنەوە. دوای دەرچوونی بڕیاری بە قەزابوونی ناحیەی ڕزگاری دوێنێ بە ڕسمی و لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمەوە بڕیاری بە قایمقامبوونی جەمال ساڵح وەک یەکەم قایمقامی قەزای ڕزگاری دەرچوو.
سپاس بەخوا دوایەوەی لە سەروبەندی بە قەزابوونی ڕزگاریدا بەڵێنمان پێدرا کە ڕێی 5 میلیارد دینارمان بۆ دابینکرا لەلایەن بەلای بەڕێز و خۆشەویستمان کاکوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. پرۆژەکان یەک لە دوای یەک ڕۆژانە بۆمان جێبەجێ دەکرن دەچنە قۆناغی جێبەجێکردنەوە. خۆشبەختانە ئەمڕۆیەکێکی تر لە بەڵێنەکان جێگای خۆی گرت، ئەویش کە کڕینی سیارێکی سەلەی مۆدێرنە بۆ فەرمانگەی کارەبای ڕزگاری. ئومێد دەکەم ئەمە ببێتە مایەی بوژانەوە و زیاتر خزمەتکردنی سنوورەکەمان بە شێوەیەکی گشتی. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا مەهەپە لە کۆبوونەوەی پارتەکەیدا لەبارەی پرۆسەی چارەسەری وتی کارەکانی کۆمیسیۆنە پەرلەمانەکەی تایبەت با پرۆسەی چارەسەری گەیشتۆتە کۆتایی و پێویستە بە زووترین کات بچنە ئیمڕاڵی. ڕوونیشی کردەوە هیچ پاساوێک نییە کە ڕێگری بکات لە چوونی وەفدی کۆمیسیۆنی چارەسەری بۆ ئیمڕاڵی، دەبێت مشتومڕی چوونە ئیمڕاڵی کۆتایی بێت. ئەگەر ئەندامەکان دوودڵن لا چوونیان ئەوە ئەو وەک دەوڵەت باخچەلی سێ هاوڕێی لەگەڵ خۆی دەباتە ئیمڕاڵی و لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان دادەنیشێت. وتیشی ئەگەر ئامانجی هەمووان تورکیای بێ تێرۆرە ئەوە دەبێت زەمینەی لەبار بڕەخسێندرێت و ڕاستگۆیانە و دڵسۆزانە بەدەم پرۆسەکەەوە بچن. دەوڵەت باخچەلی با پرسیارەوە پەیامەکانی گەیاند و وتی ئەگەر پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ یەکێک لەلایەنە سەرەکیەکانی پرۆسەکە کە عەبدوڵڵا ئۆجەلانە مەحاڵ بێت، ئەی چۆن ئەنجامەکان بەدەست دێن؟ چۆن پرۆسەکە پێش دەکەوێت؟ دووپاتشی کردەوە ئەگەر کۆمیسیۆنی پەرلەمان بڕیار نادات، من بە ئاشکرا ئەمە دەڵێم و درێغی ناکەم کە چوونە ئیمڕاڵی بە بەکارهێنانی ئامرازەکانی ستراتیژی خۆمان لە کۆکردنەوەی هەمووان لەسەر مێزێک. خاوەن فرۆشگایەک لە کەرکووک ماوەی 30 ساڵات دوکانی فرۆشتنی ماسی جوانی هەیە. ئەو خاوەن فرۆشگایە کە لە شەقامی کۆماری کەرکووک دوکانی هەیە و 30 ساڵە لەم کارەی بەردەوامە لەبارەی پیشەکەیەوە دەڵێت ماسی چەندین جۆری هەیە و پێویستیان بە خزمەتی بەردەوامە. بوونی ئەم ماسیانە ئارامی دەدات بە دەرونی مرۆڤ. ماسی ئەنواع من هەیە، خۆی دوو نوع مهمە لای ئێمە هەیە، شەرس هەیە مالی، ئەوان ئەڵێن گۆشتخۆر، ئەوانیان جیاخۆر. بە ئەوانە فەرقی چییە؟ ئەو گۆشتخۆرگە بەتەنیا ئەژێن، ئەوانە بەتەنیا ئەژێن. دوایی ماسی هەیە دوو نوع ماسیش هەیە، ماسی ئاو سارد اللي هو گۆڵفیشە، کویە، هەیە زێبرایە، ئەو نەوعانە گۆشت ئاو ساردە، یعنی هیتەر و نازان چی ناوێ. هەیە ئەو تر زیاتر لە 190 تقریبا هیتەرەوێ، یعنی ئاو گەرم. مۆڵتن ئەسڵی ماسیەکان تایلان مالیزیا مەشهورە، لە ئەمەزۆنش هەیە، بەس لە ئەمەزۆن لێرە ناینن بەوەنە زیاترن تایلان مالیزیا، بەس ئەوانە ئێستاش ناینن ئەوەندە تۆزی گرانە، بەس زۆرترن هەیە ئینتاج مەحەلی هەیە، زۆرترن لە بازار لە 190 ها زیاتر ئیرانیە، لە ئیران تێ، یعنی سعری مناسبە دەها باش لە بازار ناخۆش ئەکەوێ ماسی. خۆی سەبەبی چییە؟ ئاو گۆڕین. ئەگەر ئاو گۆریت نابێ ئاو سارد، ئاو کلۆر هەیە، ئەوە یعنی ئەوە مشکلێکە بۆ ماسی. ئەگەر ئەوها نابێ ئێمە ئەڵێن 10 ڕۆژ جاری هەفتەی جاری چارێکی ئاوەکەی ئاو حەوز بیگۆڕە، ئەو ئاوەش لە زستان نابێ سارد، شلتێن متأكد كلوري نابي كلوريش هبي أبي أتواني بميني أو 3-4 روش أو حفتي بميني أو هي علاج هي أنتي كلور ضد كلور هي لبازار أو داينا ساعتي موتور كيشكا أتواني ما سكدان علاج هي ألين أو كريستال أو نوعا طبعا أنواع هي لبازار أو الصينية هي عراقية هي إيرانية هي يعني أنواع هي أو كريستال أو يعني نسبية داينا أو كي صافة بيه جاران بون درجة لحوزك أوش عين علاجي أويا شارقة أو كي دريكا أو تازة داينا أو توز داينا أو كي صافة بمعدل صافة مين
بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. شەوتان شەد.